سڵاوتان لێبێ بەیانیتان باش بێ سڵاو سۆمان سڵاو بەیانیت باش زۆر سپاس زۆر خۆشحاڵم ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم سۆڤان لەگەڵتان دەبین بۆ ماوەی کاتژمێرێک لە بەیانی 24 لەمانەوەی لەم ماوەیەدا هەموو ئەو تەوەرانەی کە دەستنیشانمان کردووە یاخود ئەمڕۆ هەڵمان بژاردووە پێشکەشتانی بکەم بە هیوام ئێوە لەگەڵمان بمێنن چونکە تەوەرەکان لە بوارە جیاوازەکانە بۆ هەرێکێکمان ڕەنگە گرنگێکی تایبەتی هەبێت و ئەمڕۆژ میوانمان دەبێت لەسەر هەندێک بابەتی جیاواز لەگەڵمان بمێنەوە. سڵاتان لەبێت و بەیانیتان باش بە هیوای باشی بۆ هەموو لایەک بۆ هەموو کوردستانیان لە هەر کوێیەکی دنیان. جا لە هەر بابەتێک ئێستا وەکو بەرچاوڕوونیەک بۆ ئێوە دەخەینە ڕوو بۆی بزان لە هەگبەی بەیانی 24 ئەمڕۆ چی بۆ ئێوە ئامادەکراوە. پێش هەموو شتێکەوە لە یاد نەکەین ئەمڕۆ 9 ساڵ بەسەر جێنۆسایدی ئیزدیەکانی شنگال تێئەپەڕێت کە 9 ساڵ تێئەپەڕێت بەسەر ئەو کارەساتە و هیوای ئارامگری بۆ ئەوان ئەخوازین چارەسەرکردنی کێشەکانیان ئەخوازین و هیوای شادبوونەوە بەو کەس و کارانەیان کە ئێستاش لە ژێردەستی درندەترین مرۆڤەکان کە داعشن. دەچینە ناو پرۆگرامەوە با بزانین لە هەر بابەتێک و چی بۆ ئێوە ئامادەکراوە بینەرەبین و داتەراگەڕینەوە لاچان. نۆ ساڵ بەسەر جینۆسایدی ئێزدیەکانی شنگال تێدەپەڕێت و چیرۆکە خەمگینەکان بەردەوام. لە پرۆژەی ئازیزان بێهاوژینان ساڵانە دەستگای خێرخوازی بارزانی هاوکاری بەسەر هەزاران خێزاندا دابەش دەکات. شاری کفری ناوەندێکی گرنگی ناوچە شوێنەواریەکانە و تا ئێستا کەمترین سوودی بۆ گەشت و گوزاری لێوەرگیراوە. لە چین مۆبایل و ئینتەرنێت لە هەرزەکاران قەدەغە دەکرێت. لە قەڵات زێ پێشانگایەکی شێوەکاری بۆ قوتابیانی پۆلی 12 کرایەوە. وەکو ئەوەی سۆڤان ئاماژەی پێدا 9 ساڵ بەسەر جینۆسایدی ئێزدیەکان لە شنگال تێدەپەڕێت هەمومان ئەو ڕۆژەمان لە بیرە و لە یادەوەریمان دەمێنێتەوە و بووەتە مێژوش هاوشێوەی زۆربەی ئەو چیرۆکە خەمجینانەی کە بە درێژایی مێژووی کووردا هەبووە ئەمانەش هەر لە مێژووی کوردستاندا دەمێنێتەوە. بەڵێ جا کوردستان 24 چیرۆکی یەکێک لە ڕزگاربووانی گۆڕە بە کۆمەڵەکانی داعش دەگەڕێتەوە. زیاتر لە 90 کەس لە خزم و نزیکەکانی ئەم کەسەکە ناوی عەلی عەباسە لە گۆڕە بە کۆمەڵەکاندان. تیمەکانی تایبەت با کاری بەدواچوون و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان دەڵێن کە تاوەکو ئێستا 118 گۆڕی بە کۆماڵ لە شنگال دۆزراونەتەوە. عەلی یەکژێ قوربانیەن دەستێ داعشە. ڕۆژانە لەبەر دەرگای قوتابخانێ دێتە دیتن. لە باویژی زارۆک کۆم دەبن چونکی مامۆستا بوو لە شنگالێ. لە ساڵا 2014 لەگەڵ 6 کەسانژە خێزاناوی و بە ترژنۆت کەسان ژێ کەس و کارێ نووی هاتبوونە ڕەڤاندن. عجوبة أسفلتي بشافي خو مديت كشتن بكوما ورمية جماعي وكقوتي رميا بالرصاص أم بكوما كشتن براستي وقتك ديم أو مشهد تي برشافي أو سيناريو تي برشافي دروني مني نفسي نخشت ب أو جي گۆڕێن بکۆم ڕزگار بوویە لێ ئەو ڕۆژ برینەکان بازنە لێ دلێویدە و تانۆهاژی کەس و کارێنوی دەناوا گۆڕێن بکۆم دەهینە لێ گوندێ کۆچۆ. از مجموعة شاربهم إيدكا مرة تقريبا 6 زلامي هبون والبيش مجي تقريبا 20 زلامكا هبو يعني مقبرة ما جهيا النيزيكي يبينجو بينج شخصا الوي مقبرة ده هادنا كشتن أمس سيجي فلتين شوي مقبرة دناوا
هەر ماڵەکە شنگالیدا چیرۆکەک تراژیدی و دلێشەیە کول ساڵا 2014 ڕوودایە و حەیان وهاژی هەندێک شوان چاوەڕێی کەسوکاری خۆنە کوش دەستی داعشی بێن ڕزگارکردن لە هەمان دەمدا هەندێکژی چاوەڕێی هەستیکەی خۆنە کو بێنە خاک سپاردن ئەو برین حەتان وهاژی بەردەوام یەک کۆمەڵگە و گوند لێ شنگال نینە هەگەر گۆڕێ بکۆم لێ نەبن داعش درب لێ باشوور و باکوورێکیای شنگالێدا نوهاژی کەسوکارینوان نەمونێن خوێنێدن دا کۆوان هەستیکە وبنا پزیشکی داد و هەستیکی کەسوکارێوان vegêrin Vêgavê heweka komkirina sampolê dixîne ya destpêkirî her ji 22 mangê heta evro da ku sampolê dixîne ji kesokaret bê serûşwêna û qurbaniya bêne wergirtin û bêne komkirin û bêne hinartin bû pizîşkê da dilbexda bû her goreka komal bête heldan mutabeqa bête kirin gel wan rifatê hatine heldan ji wan gora نه سال دەبۆرن و تانوها 2847 کەس ژێزدیان بێسەروشونن تاوی هەندێ چەند ساڵن نەمانە داعشی هاتیە ڕاگەهاندن لێ هەڕۆژ ێزدی چاوەڕێی کەسوکارێ خوەنە و حکوومەتە عێراقیژی بێدەنگە مەهەر شنگالی کوردستان 24 کەمپا قادیە ژمارەیەک لە قوتابیانی قوتابخانەی ئامادەی بابان کە یەکێکە لە قوتابخانە زۆر باشەکان کە لە شاری سلێمانیە قوتابیەکانی سەرڕای ئەوەی کە زۆر بەهرەمەندن بەتوانان نمرەکانیان ساڵانە زۆر باشە لە هەمان کاتدا مامۆستایەکان لەگەڵیان خەریکن بۆی ئەو قوتابیانەی کە بەهرەیان هەیە بەهرەکانیان بدۆزرێتەوە و سوودی لێوەربگیرێت. جا ئەمەیان سەبارەت بە ئەو هونەرەیەکە قوتابیان هەیەە بە تایبەتی هونەری وێنەکێشانە ئەو بەڕێوەرایەتی پەروەردەش لەوێ تەواو هاوکار بووە لەگەڵیان بۆ ئەوەی کە بەهرەکانیان لە هونەری وێنەکێشان بدۆزنەوە و پێشنگایکی شێوەکاریشیان لە ناو بینای بەڕێوەرایەتی بۆ کردوونەتەوە. جا قوتابیانی قوتابخانەکەش بڕیاریانداوە کە سەرجەم تابلۆکانیان ببەخشنە بەڕێوەبەراتی پەروەردەی پشتر تاوەکو لە ناو باڵەخانەکەی بەڕێوەبەراتیەکان هەڵبوەسرێت. لەو تابلۆیانن بە فڵچە و بۆیە و دەست و پەنجەی قوتابیان نەخشێنراون ئەوان سەرباری خوێندن خولیای وێنەکێشانیان فەرامۆش نەکردووە و پەریان پێداوە پەرستۆ قوتابی قۆناغی 12 ئامادەییە بە تابلۆیەک بەشداری پێشانگاکەی کردووە ئەو جگە لە ئەزمون و خولیای بۆ هونەری وێنەکێشان لە قوتابخانە سوودی لەوانەی هونەر و پشتیوانی مامۆستای وانەی هونەر وەرگرتووە تا توانەکانی لە هونەری وێنەکێشان پەرە پێ بدات. ئیشەکانمان دەتوانین بڵین وەکو دووبارەکردنەوەیەک نییە بەڵکو ئەزمموی چەند ساڵی خۆمە دەکرێت بڵێم 3 ساڵە من دەستی هوەری خۆم لەگەڵ ئیشەکانم تێکەڵ کردو توانیومە وەکو بەهرێک خۆمی لێ بکەم یعنی توانیومە ئیشەکەی خۆم لەوەدا بدۆزمەوە و توانیویشمە زۆر سەرکەوت بم تایدا ئەمڕۆژ بم تابلۆیە بەشداریم کردو. بەڕابردوودا هونەر ئەگەر وانەیەک بوو بێت بۆ پشووی قوتابیان و یان شوێنگرتنەوەی وانەکە بە وانەیەکی دیکە لە ئێستادا بە جۆرێک گرنگی پێدەدرێت کە قوتابیان کاری هونەری جوان و ناوازەی تێدا فێر دەبن. بەشداربووان سەرجەمیان قوتابی قۆناغی ئامادەیی بوون لە تابلۆکانیان خولیا و بەهرەی وێنەکێشان ڕەنجیدا بووە پێشانگاکەیان بە گۆفا و پێزانینیان لە ناو بەڕێوەبەرایەتی پەروەردەی پشتر کردبووە دواتر تابلۆکانیان کردە دیاری بۆ بەڕێوەبەرایەتی پەروەردەی پشتر و پەروەردەی پشتریش بڕیاریدا تابلۆکان بە دیوار و ڕێڕەوەکانی پەروەردەی پشترەوە بمێنەوە. سپاس بەڕێستان هەر کەسێک بەهرەیەکی تێدا بەڵام بەهرەی هونەر تەحەدێکی جاران احتیمامی پێ نەدرا جاران جەخت نەدەکات لەسەر دەرسی هونەر بەڵام ێستا بەدڵنیایەوە جەخت دەکەێتەوە لەسەر دەرسی هونەر پاڵپشتی مامەسای هونەر پاڵپشتێکی زۆر گەورەیە بۆ خوێندکاران مامەسا کە خەریجی پێمەگە کۆلێژەکان بێت دەتوانێت بەو شێوازە دەستی تەلەبەکانی بکرێتەوە. قوتابیانی بەشداربووی پێشانگاکە قوتابی قوتابخانەی ئامادەی بابان بوون. ئامادەی بابان لەسەر ئاستی ئامادەیەکانی هەرێمی کوردستان بەلایەن وەزارەتی پەروەردە بە 4 خاڵپلەی یەکەمی پێدراوە و وەک قوتابخانەیەکی ئاست بەرز هەڵسەنگاندنی بۆ کراوە.
ئارەسەمین کورسان 24 قەڵاتزێ. هەکار دەکرێت بەهۆی بەتەمەنبوونی ناوچەیەک یاخود شارێک شارۆچکەیەک ئەو شوێنە بقۆزێنرێتەوە وەکو ناوچەیەکی گەشتیاری. جایمە لە کوردستان زۆر شوێنمان هەیە کە بەهۆی دێرینبوونی و مێژوویەکی زۆر کە هەیەی دەکرێت ئەو شوێنانە بکرێتە شوێنێکی گەشتیاری. بەڵام لەگەڵەوەشە هەندێک جار باخی تەواوی پێنەدراوە وەکو ناوچە شوێنەوارەکان و خانووە مێژووی و کەلەپورەکان لە جیهانە کە گرنگێکی زۆریان پێدەدرێت. وەک باسم کرد دەکرێت شوێنی گەشتیاریش لێ دروست بکرێت. جا کفری بە کانگای ناوچە شوێنەواری و کولتورەکاندا ئەنرێت. وەکەوەی سۆڤان گوتی کوردستان بە گشتی لە ناوچە شوێنەواریەکان دەوڵەمەندە چونکە مێژووی کوردستان مێژوویەکی زۆر زۆر کۆنا بە هەر لایەکدا دەڕۆی دەکرێت شوێنەوارێکی لێ بدۆزیتەوە دوای ئەوەی کە لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت بەڵام نەتواندراوە لە بەشێکیان وەکو ئەوی کفری سوودی لێ وەربگرێ یعنی وەکو شوێنێکی گەشتیاری سیر بکرێت بۆی سەرنجی گەشتیارانی پێڕابگەشتێت و هەروەها ئەم ناوچانە بەهۆی زۆری تەمەن و بایەخ پێنەدانیان بەشێکی زۆریان داڕوخاون و مەترسی لە ناوچوونیشیان لەسەرە. شوێنەواری قەرەوەغڵانە کە مێژوەکەی بۆ زیاتر لە 1000 ساڵ دەگەڕێتەوە. ئامادەکاری دەکرێت تا قۆناغی پەرژینکردن و کنە و پشکنینی بۆ بکرێت. ئەم شوێنەوارە شوێنەواری قەرەوەغڵانە لە شاری کفری شوێنەوارێکی گرنگە. ئینشاءڵڵا لەم ڕۆژانە دەستەکەین بە سیاجکردنی ئەم شوێنە بە درێژەی 2000 متر ئینشاءڵڵا بۆ پاراستنی چکۆ شوێنوارە خۆتەزانن ناسنامەی ئەم شارەتانە ئینشاءڵڵا ئەم شوێنوارە شوێنوارێکی کۆنە لە ناونە چیە حتا ئینشاءڵڵا کنە و پشکنی تیا بکرێ بۆمان دەرکەوێت ئایا چی تیا هەیە و چیتیانی بۆ کام عەسڕەگرێتەوە چی تیا هەیە ینی چی تەبەقاتی تیا بێ ئینشاءڵڵا ئەوە بتوانی کاتخۆی. شارۆچکەی کفری ناوچەیەکی پڕ لە شوێنەواری مێژووی و کللتوری و کەلەپوریە بەڵام ئەم شوێنەوارانە بەهۆی زۆری تەمەن و گرنگینەدان پێیان زۆرینەیان داڕوخاون و لە ناوچوون. کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە 4 ساڵی ڕابردوودا گرنگی زۆری بە شوێنەوارەکاندا و بودجەی بۆ شوێنەوارەکان تەرخان کردووە تا لە فەوتان بیان پارێزیێت. ئەو شوێنەوارە کە تەمەنی زیاتر لە 1000 ساڵ پێش ئێستاە لەبەر ئەوەی ئەو شوێنی قەرەوەغڵان شوێنی دووەمی شاری کفریە سەرەتا لە ئاسکی کفری بوویەک شاری کفری شوێنەکەی دواتر بۆ قەرەوەغڵان دواتر بۆ شوێنی ئێستایی بە شوێنوارەکان درمان ئێمە هەمووی دەرخستە و هەنیە شوێنەوارمانەیە دەرخستەمان بۆی کردیە گەیەتە مەرحەلەی پێش کۆتایی یعنی تەوقیعی کۆتایی کە لای وەزیری داراییە لە ئەنجومەنی وەزیران چەند خانەیەکی کەلەپوری تەملیک بکەین خۆماڵی بکەین و دواتر کاری پاراستن و نۆژەنکردن سەرای کفری ئەوە لە مەرحەلەی نۆژەکە ئێستا خەریکە. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ڕاکێشانی سرنجی گەشتیاران ناوچەی شوێنەواری کللتوری و کەلەپوری و مێژوویە. سەرباری دەوڵەمەندەکەی کفری بەم ناوچە شوێنەواریە کللتوری و کەلەپوری و مێژویانەی لە شارەکەدا هەیە بەڵام تا ئێستا نەیتوانیوە ببێتە جێی بایەخی گەشتیاران و سرنجی گەشتیاران بۆ خۆی ڕابکێشێت چونکە زیاد لە 95 شوێنەوارە کللتوری و کەلەپوری و مێژوویەکانی شارۆچکەکە بە تەواوەتی داڕوخاون. هەرێم جاف کوردستان 24 کفری. ڕەنگە سۆڤان زۆر بمان هەندێک جار دەبینین ژیانی کەسە ناسراوەکان کەسایەتیەکان هونەرمەندان سیاسیەکان سەرۆکەکان هەموو ئەوانە بەلای زۆر بمان زۆر سەرنجڕاکێش بێ و خەونی پێوە ببینین حەز بکەین ئەمە یەکێک باین لەوان بەڵام ئەمانیش جگە لەو کارانەی کە هەیەە کارە هونەری و سیاسی ویان هەر بابەتێکی دیکە وەکو هەر یەکێکمان ژیانێکی تایبەتی کۆمەڵایەتیان هەیە. ئێستا بابەتەکە لەسەر چیە؟ بابەتەکە لەسەر سەرۆک وەزیرانە گەنجەکەی کەنەدایە کە لەگەڵ هاوژینەکەی لە یەکتری جیابوونەتەوە. جەستن ترۆدۆ سەرۆک وەزیرانی کەنەدا و هاوژینەکەی سۆفیا گریگۆری لە پۆستێکی تۆڕی کۆمەڵاتی ئینستاگرام جیابوونەوەیان لە یەکتری دوای 18 ساڵ هاوسەرگیری ڕاگەیان. بەڵێ ڕەنگە وەکو هاکاری هاوکارم ئاماژەی پێکرد
بەشێک لێمە بێ ئەسڵەن هەر خۆزگە بە ژیانیشیان بخوازین ئەڵین چەندە دەبێ خۆشبەخت بژین بەڵام ئەوانش هەروەکو هەردوو هاوسەرێکی دیکە کێشەیان هەیە لەگەڵ یەکتریە جا ئەوان ئاشکراشی دەکەن کە بڕیاری جابوونەوەکەیان لە دوای چەندین گفتوگۆی سەخت هاتۆتە ئارەوە و توانیویانە کە لە یەک جیابنەوە اینجا سەرەڕای جیابوونەوەکەشیان وەک خێزانێکی نزیک و پڕ لە خۆشەویستیش دەمێننەوە تەنانەت هەکار لە چەند شوێنێکیش ئێستا کە بڕیاری جیابوونەوەشیان داوە بەڵام هەر لە لێدوانەکانی جستن ترۆدۆ بێت لە شوێنێک بێت پێویست بکات هەر خێزانەکەی لەگەڵ یایەتی هەردووکیان دەڵێن کە لە پێناو هەموو ئەو شتانەی کە پێکەوە بنیاتیان ناوە ڕێز لە یەکتری دەگرن و لەگەڵ یەکن ئێستا جگە لەمانە نووسینگەکەی سەرۆکوەزیرانی کەنەدا لە ڕاگەیەنراوێکدا ئاماژەیان بەوە کردووە هەردوو لایەن پەراوی یاسایی تایبەت بە جیابوونەوەکەی خۆیان واژۆ کردووە. جستن ترۆدۆ هاوسەرەکەی خاوەنی سێ منداڵن بەناوەکانی خافێر کە ئەمە منداڵە گەورەکەیانە تەمەنی 15 ساڵە و ئێلا گرەیس تەمەنی 14 ساڵە هادرین تەمەنی 9 ساڵە. بەڵێ ئەمیش لە ژیانی ئەو سەرۆکوەزیران کە بە سەرۆکوەزیرانە قۆزەکەش بەناوبانگە هەکار ڕەنگە زۆر کەسیش بێت بیر لەوە بکاتەوە بڵێت چەندە ژیانێکی خۆش و بەختەوەر بەڕێ دەبن چەندە پێکەوە تەبان بەڵام دواتر وەکو دوو هاوسەر کێشیان هەیە واژۆشیان کردووە کە جیابنەوە لێکتی بەڵام هەندێک ئیلتیزامات هەیە کابێ پێی پابند بنجارێ هێشتا بەتەواوەتی لە یەک ماڵان لە فڕۆکەکەدا نەبەزین لە کەنەدا بڕۆین بۆ چین باش بابڕۆین لە چین خەلیکن کارێک دەکەن ئەم کارە بێگومان ڕەنگە بۆ کوردستانیش بۆ زۆرێک لە دایک و باوکانیش گرنگ بێ و پێویست بێ ئێمەش لێرە هەندێکی ئەنجام بدەین ئەوەی کە خەریکە لە چین بەکارهێنانی مۆبایل و ئینتەرنێت لە کاتی شەواندا لە هەرزەکاران قەدەغە بکرێت لە چین یاسایەکی نوێ دانراوە بۆ ئەو کەسانەی تەمەنیان خوار 18 ساڵە لیان قەدەغە دەکرێت لە کاتژمێر دەیشەوە تا شەشی بەیانی مۆبایل بەکاربێنن و هەروەها ئینتەرنێتیش جا ئێستا ئەوانەی کە بینەری ئەمە بن هەرزەکارن ئەڵێن خوابکە ئەم بڕیارە نێ بۆ کوردستان ئەجا ئەوە بێگومان لەلایەن هەرزەکارانەوە هەڵبەت ناڕەزایەتیشی لێکەوێتەوە چونکە لە ڕۆژێکدا تەنیا تا کاتێکی دیاریکرا بۆیان هەیە بەکاری بهێنن هەروەها ئەوانەی تەمەنیان 16 بۆ 17 ساڵە بۆیان هەیە ڕۆژانە دوو کاتژمێر مۆبایل و ئینتەرنێتیش بەکاربێنن کە ئەوانەی لە خوار 8 ساڵن نابێت کاتی بەکارهێنانیان 40 خولەک تێپەڕێنێت جا گرنگی ئەم یاسایە ئەوەیە کە یاساکە لەلایەن بەڕێوەبەرایەتی سایبێری چینەوە پێشنیازکراوە و ئامانجیش لێی بەرەنگاربوونەوەی ئالوودەبوونی مۆبایلە و بڕیاریشە لە ئەیلولی ئەم ساڵ بچێتە بواری جێبەجێکردنەوە و هەروەها دایک و باوکی منداڵەکان لە پابەندبوون یان پابەند نەبوون بەو یاسایە ئازادن بەڵام ئەگەر من بوومایە یاساکەیان لێرە جێبەجێ بکردای هاکار من وەکو دایکێک پابەندە بووم تۆ وەکو باوکێک پابەندە بووی بێگومان سەرتاش من ئاماژەم پێدا کە زەرورە گرنگە بۆ هەموو دایکان و باوکان لێرە جێبەجێ بکەن بەڵام جێبەجێکردنیشی زۆر زۆر ئاسان نیە ڕەنگە قورس بێ بۆ دایک و باوک تا وەکو منداڵەکەت ڕادەینی چونکە دەوروبەری تۆ ئەو ژینگەی کە لە دەوروبەری هەیە هەندێک جار ناچارت دەکەن تۆ چاوپۆشی لە هەندێک شت بکەیت ئەگەر بە کەمتریش بێ لەوە وایە زۆر دروستە جا شتێکی دیکەشەوەیە کە مەرج بەس ئالوودەبوونەکەی نییە ئەو تەمەنی گەشەکردنە شەوانە بە مشکێکی ئارامترەوە ئەخەون بەیانیان بە وزەیەکی زیاترەوە هەڵستن لە خەو بە هیوای تەندروستی بۆ هەموو هەرزەکاران کە دواڕۆژی ئەم جیهانە پێکەهێنن. هەمومان گوێمان لە ناوی دەستگای خێرخوازی بارزانی بووە کە بەکارە باشەکانیان بەکارە خێرخوازیەکانیان بەکارە مرۆڤ دۆستانەکانیان شوێنی خۆیان لە تەواوی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان کردوێتەوە لە کاتی هەڕووداوێک دەستی هاوکاریان خێرا پێیان دەگا دەتوانێت کۆمەکی ئەو کەسانە بکە کە زیان لێکەوتون نەدارن نەبوونن بێباوکن هەموو ئەمانە بێگومان لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە هاوکاری کراون وەکو پرۆژەی ئازیزانیان هەیە ئێستا لە دەستگای خێرخوازی بارزانی یەکێکە لەم پرۆژانەی کە سوودمەندێکی زۆری هەیە ساڵانە لەلایەن دەستگاکە هاوکاری خێزانەکانیان دەکرێت. باڵە جا بازنەی
یارمەتیەکان و گرنگی پێدانەکانی دەستگای خێرخوازی بارزانی بۆ کەسانی کەم دەرامەت ڕۆژ بە ڕۆژ بازنەکە گەورەترە بێتەوە ئەم بابەتە ئەبینین دواتر سەبارەت بەوە میوانێکی تایبەتمانە بێت گفتوگوی لەگەڵاکەین. خۆشحاڵین کە بەردەوامی دەدەین بە پرۆژەی ئازیزانی دەستگای خێرخوازی بارزانی بە پشتیوانی مانگی سووری ئیماراتی و هەروەها بە پشتیوانی خێرۆمەندانی کوردستان پرۆژەی ئازیزانی دەستگای خێرخوازی بارزانی کە ئێستا زیاتر لە 16,000 ئازیز تێیدا سوودمەندن لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان و بەشێکی بچووکیش لە ئاوارە و پەنابەران و لە پارێزگاکانی تری وەکو مووسڵ وەکو دیالا وەکو کەرکووک سوودمەند هەند لە چوارچێوەی ئەم پرۆژەیەدا جێخۆەتی ئاماژە بەوە بدەین هەر لەم ساڵەدا 2 ساڵی تر کە دوا کەوت بوو بەهۆی ئەو بارودۆخەی کە کۆڕۆنا دروستی کرد بوو هەروەها نەتوانینی بەڕێکردنی هاوکاریەکان لە ڕێگای بانکەکانەوە کە ئەویشیان زیاتر لە 11,012,000 دۆلار بوو پێشکەش بە 11,122 ئازیز کرا. قوية أي مستوصفات احنا رايدين حسب اليوم تواجدي اليوم تأكيد دور الهلال الأحمر باستمرار مشاريعه الإنمائية. ئامادەبوونی ئەمڕۆم دووپاتکردنەوەیە لەسەر ڕۆڵی مانجی سووری ئیماراتی و بەردەوامی پرۆژەکانی لە ڕووی ئاوەدانکردنەوە و گەشەپێدان. پرۆژەی ئازیزان یەکێکە لە پرۆژە هاوبەشە سەرکەوتوەکانی نێوان دەستگای خێرخوازی بارزانی و مانجی سووری ئیماراتی. ئەمە پرۆژەیەکی سەرکەوتووە کە لە ساڵی 2011 دەستمان پێکردووە. بەردەوامبوونی نیشانەی سەرکەوتن و دەستکەوتەکانی پرۆژەکەیە. خۆشحاڵم بە ئامادەبوونم لە ناوبەشێک لە سەرکەوتوانی دەرچوانی دواناوەندی. مانای وایە پرۆژەکەمان سەرکەوتوو بووە. ئامادەبوونی ئەمڕۆمان دووپاتکردنەوەیە بۆ بەردەوامی پاڵپشتی مانجی سووری ئیماراتی و دەستگای خەلیفە بن زایدی مرۆیی. کارەکانیان لە هەرێمی کوردستان و ئەو پرۆژانەی کە لە داهاتوشدا ئەنجامیان دەدەین وەکو پرۆژەی ئازیزان دەبێت. پرۆژەی گەشەپێدانی گەورەتریش تاوتوێ کراوە بۆ ئەوەی لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی ئەنجامیان بدەین. دراستها والتعاون مع مؤسسة برزاني الخيرية. هەروەک بەڵێنماندا وتمان سەبارەت بەم بابەتە میوانی تایبەتمانە بێت کە باسکردنە لە پرۆژەی ئازیزان لە دەستگای خێرخوازی بارزانی چونکە ئێستا لە ژێر ناونیشانێکە و لە ژێر ناوێکە. ئێمە میوانەکەمان بانگێشتە ئێرە کردووە بۆی بزانین هەم ناوەکە لەکوێیە کە یارمەتیەکان دەگاتە ئێرە چۆنەکە هاوڵاتیان بەو شێوەیە ئەتوانن سوودمەند بن ئەو ئازیزانە بە تایبەتی هەکارکەنای ئازیزانیان لێدراوە بێ هاوژینیان ئەوش بابزانین ناوەکەمە بەس چییە لەگەڵ میوانمان عومەر ئەحمەد بەڕێوەبەری پرۆژەی ئازیزان و بێ هاوژینان گفتوگۆکەین بەخێر هاتی. زۆر سپاس بۆ ئێوەش بەیانی ئێوە و هەموو بینەرانی کوردستان 24 باش من دەمەوێت لەم بینبەرە جوانەوە بەیانی 4/8 ساڵڕۆژی دامەزراندنی دەستگای خێرخوازی بارزانیە من دەمەوێت لێرە پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرۆک بارزانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان سەرۆکی بۆردی دامەزرێنەرانی دەستگای خێرخوازی بارزانی جەنابی کاک مەسعود بارزانی بکەم و هەروەها پیرۆزبایی ئاراستەی گشت کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانی دەکەم. پیرۆز و دەستی ماندوو نەبووتان دەگوشین. شوێن پەنجەتان دیارە بەڕاستی مای شانازیە هەر ڕێکخراوێک کە خزمەت دەکات ئێوەش یان لە ناوچەکە بە تەواوی شوێن پەنجەتان دیارە باز دەم پرۆژە دەکەین کە لەسەر ئەم تەوەرە دەوەستین پێمان خۆشە بزانین ناوی ئازیزان لە چی هاتووە ئەم پرۆژە چۆن سەری هەڵدا ئەگەر باسێکمان بۆ. زۆر سپاس. طبعاً دەستگای خێرخوازی بارزانی کارەکانی لەژێر ئەم وتە بەنرخەی بارزانی نەمر کە دەفەرمێت شانازیە مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت کارەکان و خزمەت گەزارەکانی خۆی پێشکەش دەکات. دەستگای خێرخوازی بارزانی لە ساڵی 2005 لە 4/8 2005 دامەزراوە مۆڵەتی کارکردنی لە هەرێمی کوردستان
عراقی فدرال وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و بەریتانیا هەیە لە بواری خزمەتگوزاری پێشکەشی ئاوەرە و پەنابەر و خەڵکی خۆجەیی و هەموو ئەو خەڵکانەی کە پێویستیان بە یارمەتی هەیە دەستگای خێرخوازی بارزانی هاوکاریان پێشکەش دەکات. پرۆژەی ئازیزانی دەستگای خێرخوازی بارزانی واتە بڵێم بەشی ئازیزانی دەستگای خێرخوازی بارزانی بەشێکی گرنگە کە لە ساڵی 2009 لە چوارچەوەی گرێبەستێکدا لەگەڵ مانگی سووری ئیماراتی دەستی بەکارەکانی خۆی کردووە. ئێمە لە چوارچەوەی بەشی ئازیزان کۆمەڵێک پرۆژەی تایبەتمانەیە. یەکەم پرۆژەی مانگی سووری ئیماراتیە کە لە ساڵی 2009 پرۆژە دەستی بەکارەکانی خۆی کردووە. یارمەتی پێشکەشی لە بواری مادی لە بواری تەندروستی و لە بواری پەروەردەیی خزمەتگوزاری پێشکەشی ئازیزان خاوەن پێداویستی تایبەت ئەو خانەوادەی کە هەژارن ئەو خەڵکانی کە بە ساڵات چۆن ئێمە بە تۆمارکردنی ناوەکانمان لە ڕێگەی داتابیسی مانگی سووری ئیماراتی فۆرمەکانیان دەنێرین بە مانگی سووری ئیماراتی و ئەوان لەلایەن خوانەوە اختیاری ئەو فۆرمانە دەکەن بۆی بتوانن هاوکاریان پێشکەش بکەن. پرۆژەی دووەممان ئێمە پرۆژەی کوردستانە. پێشەوەی بچینە سەر پرۆژەی دووهەم مامۆستامەر. ناوەکەی بە ناوی ئازیزان و بێهاوژینان مەبەست چییە لە ئازیزان و بێهاوژینان بێهاوژینان مەبەست دایکەکانی ئەو ئازیزانەیە چۆن ئەمە ئێمە اختیاری وشەی ئازیزمان کردووە بۆ ئەم مناڵانەی کە بە هەر هۆکاری لە کۆمەلگەی ئێمەدا باوچیان لەدەستداوە وشەی بێباوە کاریگەری لە ڕووی دەرونی کۆمەڵاتی و کاریگەری لەسەر حزب و بیری ئەم مناڵانە هەیە. دەستگای خێرخوازی بارزانی بۆی بتوانێت ئەم کاریگەری خراپە بسرێتەوە ناوی ئازیزی لە مناڵەکان ناوە. خۆشتان دەزانن لە کۆمەلگەی ئێمەدا ئەو کەسێک کە زۆر خۆشەویست بێ لای خەڵک ئازیزی پێ دەڵێ. بۆیە ئێمە بۆ ئەوەی کاریگەری باشمان لەسەر دەرونی ئەم مناڵانە هەبێ ناوی ئازیزمان لێناوە. هەروەها بەشی ئازیزان و بێهاوژینان مەبەستمان ئەو کەسانەیە کە سەرپەرشتی ئەو مناڵانە دەکەن. ئێمە هەروە جگە لە مناڵەکان خزمەتگوزاری پێشکەشی کە سوکاری ئازیزانیش دەکەین. زۆر باش. کاک عومەر تایبەت بەو پرۆژانەی دیکە کە هەتانە وەکو پرۆژەی کوردستان، پرۆژەی پۆڵەندا ناوەڕۆکیان پرۆژانە چییە؟ تەبان ئێمە لە سێ پرۆژەی گرنگمانەیە. پرۆژەی ئیمارات کە باسم کرد لە ساڵی 2009 دەستی بە کارەکانی خۆی کردووە و لە چوارچەوەی پرۆپۆزەڵەکە لەگەڵ مانگی سووری ئیماراتی هەمان بۆ کارەکانی خۆی دەست پێ کردووە. پرۆژەی کوردستان ئێمە لە پرۆژەی کوردستان پێش دەبەستین بە هەموو ئەو دەوڵەمەند و خێرخواز و خاوەن کۆمپانیانەی کە یارمەتە دەری ئێمان بۆ ئەوەی بتوانین لە بواری پەروەردەیی بە تایبەتی لە بواری پەروەردەیی ئێمە یارمەتی ئازیزان بدەین. ژمارە من لەبیرم چ ئەوە ئاماژە پێ بکەم پرۆژەی ئیمارات لە سەرەتای دەستپێکی پرۆژەکە ئێمە کەمتر بە 5,000 ئازیز دەستمان پێ کردووە. بە خۆشبەختانە دەڵێن بەو هەمانجی و ئەو متمانەی کە لە نێوان ئێمە و مانگی سووری ئیماراتی دروست بووە توانیمانە ڕێژەی سوودمەندانمان لە مانگی سووری ئیماراتی بەرز بکەنەوە بۆ 12,583 ئازیز کە ئێستا بەفعلی لە پرۆسەی دابشکردنی موچەی ئەوەت بەداین ئازیزان سوودمەندن لە پرۆژەی مانگی سووری ئیماراتی. لە پرۆژەی کوردستانمان ئێمە 5,000 ئازیزمان هەیە بەس بەداخەوە بەهۆی بواری نالەباری ئابووری هەندێک لە کۆمپانیەکان پاشەکشیان کردو بەس لە محاولەوەی داین کە بتوانین ژمارەی سپۆنسەرەکانمان زیادکەین بۆی بتوانین ژمارەی ئازیزی زیاتر سوودمەندکەین. پرۆژەی پۆڵەندامان هەیە دەوڵەتی پۆڵەندا ئێمە توانیمانە بەو هەمانجی کە لەگەڵ دەرەوەی وڵات دروستی بکەین لە دەوڵەتی پۆڵەندا بە هەمانجی لە چوارچەوەی ڕێکخراوی گلۆبال سۆلیداریتی ئەسۆسییشن هەرچەند ژمارەی ئازیزانمان لەو پرۆژەیە کەمە بەس خۆشبەختانە توانیمانە هەمانجێک دروست بکەین لە ڕێگەی خۆیانەوە سپۆنسەری مناڵ دەکەن لە هەرێمی کوردستان. لە چوارچەوەی پرۆژەی کوردستان ئێمە ڕاستەخۆ ئەو بڕەپارەی کە لە سپۆنسەر وەری دەگرین بەبێ لێجێڕێنەوەی هیچ نسبەیەکی ئیداری ئێمە ڕاستەخۆ پارەیە دەدەینی مناڵانی بێباک واتە هەموو نسبەداراییەکان هەموو خەرجیەکانی ئەم پرۆژە لە ئەستۆی دەستگای خێرخوازی بارزانیە. زۆر چاکە. کاکبەر جەنابەت ئاماژەت بۆ کرد لە پرۆژەی پۆڵەندا هێشتا ژمارەی ئەو ئازیزانە کەمە ئەوە ئی کوردستان 5,000. دەمێ بزانم چۆن یا با بڵێن ئەوەی لە مانگی سووری ئیماراتیە چۆن ئەم ژمارانە دابەشەکەن خودی با بڵێن بۆ نمونە
پۆڵەندا داوای ئەو نەژمارە ئەکات ئەوەی ئیمارات خۆی داوای ئەو نەژمار یا ئێوە لیستێکە خەنە بەردەستیان و ئەوان چەند ناوێک هەڵەبژێرن چۆنە ئەمە طبعاً لیستی مانگی سووری ئیماراتی نسبەیەکی بۆ دیاریکردوون ڕێژەیەکی بۆ دیاریکردوین کە بۆ هەر ئاماژە بۆ بکەم کە وڵاتی ئیمارات لەگەڵ 21 وڵات هەماهەنگیە لە بواری پرۆژەی عزیزانە خۆشبەختانە دەستگای خێرخوازی بارزانانی بەشی ئازیان دەستگای خێرخوازی بارزانانی وەکو لە کارەکانی ڕکابەری یەکەمە لە پرۆژەی ئازیزانی مانگی سووری ئیماراتیش ئێمە باشترین ڕێکخرا و باشترین وڵات دەرچوین لە بواری جێبەجێکردنی ئەرکەکان و ئەو متمانەیە کە لە نێوان ئێمە و مانگی سووری ئیماراتی دروست بووە ئەوەش بۆ خۆی دەستکەوتێکە بۆ ئێمە و بۆ دەستگای خێرخوازی بارزانانی و بۆ وڵاتی خۆمان کە ئێمە توانیمانە بەکارە جوانەکانمان متمانەیەکی زۆر لەگەڵ مانگی سووری ئیماراتی دروستکەین. کاک عومەر بەس ببوورە بۆی زۆرترین پرسیار بکەین زۆرترین زانیاری وەرگرین تایبەت بەو مەرجانەی کە پێویستە هەبێ لە ئازیزەکان چییە بۆی ناویان تۆمار بکرێ و لە خێزانەکەشی بۆی ناویان لە لای ئێوە هەبێ ئێوە لەو هاوکاریانە بێبەشیان نەکەن پرسیارێکی زۆر جوانە کرد تەبعاً ئێمە بۆ تۆمارکردین مناڵ کۆمەڵێک پێوەری تایبەتیمان هەیە لەگەر هەم لەگەڵ مانگی سووری ئیماراتی هەم لەگەڵ کوردستانیش یەکەم پێوەرمان ئەوەیە ئەو مناڵە دەبێ بێ باوک بێ زۆر کە سەردانی ئێمە دەکات دەڵێ من مثلەن من پیاوەکەم ماوە بەس متەلاقم ئێمە لەو بوارەوە نەمانتوانی و هاوکاری مناڵەکان بکەین بەس هاوکاری دایکەکانیان دەکەین یەکەم پێوەرەوەی کە ئەو مناڵە باوکی لە دەستدا بێ دووە پێوەرە ئەوەیە کە ئەو مناڵە دەبێت قوتابی بێ لەبەرەوەی ئێمە ئەو هاوکاریانی کە دەکەین مەبەستمانە کە ئەوە ئەم قوتابیە بەردەوام بێت لە خوێندن خۆتان دەزانن کە لە کۆمەلگەی ئێمەدا بەهۆی هەژاری مستەوای دراسی ئێمە کەمکوریمان هەیە و هەروها لە بواری پەروەردەیش ئێمە باز دەکەم کە ئێمە چ پرۆگرامێکمان هەیە بۆی بتوانین هاوکاری مناڵەکەین کۆمەڵێک پێوەری ترمان هەیە مثلەن بۆ نمونە مناڵێک دەوێت ناوی خۆی تۆمارکە ئێمە پێویست ناکە و مناڵە سەردانی ئێمەکە ئێمە لە ڕێگەی واتساپەوە بەڵگەکانی لێ وەردەگرین ئەو پرسیارانەی کە تایبەتە بە فۆرمەکە فۆرمێکی تایبەتیمان هەیە لە ڕێگەی تەلەفۆن لە ڕێگەی کارمەندانی خۆمانەوە لە گەشت ئۆفیسەکان کە لە هەموو پارێزگاکانی کوردستان لە ئەمباریش خۆی بەختان ئێستا ژمارەی عزیزانمان گەیشتۆتە 241 ئازیز کە بە فعلی یارمەتی وەردەگرن ئەمەش پاپشتێکی بەهێزە بەوە دەستگای خێرخوازی بارزانانی بۆ پرۆژەی مانگی سووری ئیماراتی کە متمانەیەکی زۆر لە مانگی سووری ئیماراتی دروست بووە کە ئێمە بەبێت جیاوازی ئینتیمای سیاسی بەبێت جیاوازی ئاین و بەبێت جیاوازی نەتەوە ناوی هەموو مناڵانی بێباوک لە کوردستانی عێراق تۆمار دەکەین. ماوەسا عومەر جەنابەت بەست ئاماژەت بە تەمەنەکەش بکردایە من دواتر پرسیارێکی دیکە لە جەنابەت من فۆرمێکی تایبەتیمان هەیە بۆ تۆمارکردنی ناوی مناڵەکان دواتر دێمە سەر ئەو ژمارانەی کە سوودمەند بوون ئەمە فۆرمی تۆمارکردنی ناوی مناڵە لێرە ژمارەی پێناسی تێدایە بۆ ئێمە بە ئاسانترین شێوە بتوانین مناڵەکە بدۆزینەوە ناوی چواری مناڵەکەی تێدایە ناوی دایکەکەی تێدایە سێ ژمارە تەلەفۆن وەردەگرین ناوی قوتابخانە وەردەگرین ناوی واتساپەوە بۆیانە نێرن ئەمە لە وێبسایتی ئێمەشدا هەیە و ئەوانەی کە بەڵگەکان دەنێرن ئێمە لای خۆمان پڕی دەکەینەوە ئەو خاڵانەی کە دەمێنی لە ڕێگەی تەلەفۆنەوە ئاگاداریان دەکەین و معلوماتەکانیان لێوە لە دێوان چ تەمەنێک بۆ تەمەنێکە ئێمە لە تەمەنی 1 ساڵی تا 12 ساڵی لەبەرەوەی پێوەرێکمان داناوە مانگی سووری ئیماراتی لە 1 ساڵی تا 12 ساڵی وەردەگری و تا زانکۆش تەواو دەکات ئێمە بەردەوامی لە هاوکاریەکانی ئەم مناڵە باش باسی یەکێک لە خاڵەکانەوە بوو کە ئاماژەتان پێدا گرنگە ئەو کەسە قوتابی بێت ئەو ئازیزە بۆ قوتابیانی کە با بڵێن لە پرۆژەی ئازیزانن و قوتابیشن چ جۆرە خزمەت گوزارێکی دیکەتان هەیە چۆن خزمەتیانەکە بەڵێ زۆر سپاس ئێمە ساڵانە بە هاوکاری ڕێکخراوە دەرەچیەکەون و ناوخۆیەکان هەڵدەستین بە دابشکردنی پێداویستی قوتابخانە وەکو جانتا وەکو پێداویستەکانی خوێندن بەسەر هەموو ئەو قوتابخانانەی کە دووردەستن یا لە بواری مادیەوە یا لە گوندەکانن ئێمە لە ڕێگەی خۆمانەوە پێداویستی قوتابخانەیان بەسەردا دابش دەکەین پرۆژەیەکی ترمان هەیە کە وەکو نەریتێکی ساڵانەمان لێکردووە ئەو قوتابیانەی کە لە پۆلی 12 ئامادەی دەردەچن سەرکەوتنی زۆر بەدەستێنن سەرکەوتنی بەرز بەردەچێنن بۆی ئێمە هاندانێک بین بۆ قوتابیانێک کە ئەوانی لە قۆناغەکانی تریشن هەوڵ بدەن کە دەرەجەی باش بەدەست بێنن ئێمە
ساڵانە لە چوارچەوەی مەراسمێکدا کۆیان دەکەینەوە بە ئامادەبوونی سەرۆکی دەستگا پارێزگاری هەولێر خۆشبەختانە وەزیری پەروەردە لاپتۆپیان بەسەردادا بەشەکەی بۆی بتوانن لە خوێندنی دەرسەکانیاندا سوود لەو ئامێرەشوە بزانن ئاسانکاری ینی مرۆڤ خاصیەتی وایە کاتێک کەسێک دەبینی یان دەستگایەک دەبینی ئەو دەستگایە زۆر خێرکەر خزمەتگوزار کاری باش دەکا هەر چاوی لەوەیە کاری باشتر بکرێ بۆیە ئێمەش وەکو ڕۆژنامە نووس دەمانێت پرسیاری زیاتر بکەین ئەگەر ئەم کارێک کە دەڵ ئەم پرسیاری کە دەیکە نەشتان کردووە هیوادارم بیکەن تایبەت بەو قوتابیانی باس کرد پۆلی 12 تەواو دەکەن نمرەیان باشە قوتابی زیرەکەن سکۆلەرشیپیان لە بە وەردەگرن یان لە بەرنامەتان پرسیارێکی زۆر جوانە من لە بیر و چ باسیەوە بکەم ئێمە لەگەڵ تەواوی زانکۆ ئەهلیەکان و کۆمەلگا ئەهلیەکان لەگەڵ پەیمانگاکان هەمانجیمان کردووە تاکو ئێستا توانیمانە ژمارەی 30 ئازیز بەبێ بەرامبەر یا بەداشکاندنی لە 150 کورسی خوێندنیان بۆ دابشکەین و بەرنامەی تریشمان هەیە سەردانی زانکۆی بنیاتمان کردووە لە گشت بەشەکان ئامادەیان دەربڕیوە کە لە هەر بەشێک 5 قوتابی وەربگرن بۆ ئەو قوتابیانەی کە فرسەتی ئەویان بۆ نەرەخساوە لە زانکۆکان وەربگیرن بەس دەرەجەیان لە خواری و شەستە ئێمە بە هەمانجێوانەوە کورسی خوێندن بۆ قوتابیانەشدا بەردەگەین پرۆژەیەکی ترمان هەیە ئینشاءالله لە ساڵی 2024 دێتە بواری جێبەجێکردنەوە ئەویش لە هۆبەی پەروەردەیمان هەیە لە بەشی ئازیزاندا لە چوارچەوەی ئەم هۆبەیەدا لە ڕێگای موبایل ئەپلیکیشنێکەوە ئێمە خزمەتگوزاری پەروەردەیی پێشکەشی هەموو ئەو ئازیزانە دەکەین پێشکەشی سەرپەرشتیاری ئازیزان دەکەین کە چۆن بتوانن مناڵەکانیان پەروەردەکەن و هەروە ڕاوێژکاری دەرونیمان هەیە ئەو مناڵانەی کێشەی کۆمەڵایەتی کێشەی دەرونیان هەیە لە ڕێگەی کۆمەڵێک پسپۆرەوە ئێمە بەنامەیان بۆ دازنی پەیوەندیمان پێ بکەن بۆی بتوانین کەمێک لە ئازاری ئەو مناڵانە و کەسوکاریان کەم بکەینەوە هەروەها ئەمە 200 ڤیددیۆی پەروەردەییمان هەیە کە لەم ئەپلیکیشندا تۆماریان دەکەین لە پرۆسی تۆمارکردنداین و لە داهاتوێکی نزیکدا ئێوە دەبینن کە ئێمە بە هەموو تواناکەمانەوە هەوڵ دەدەین کە خزمەتگوزاری پێشکەشی ئازیزان و کەسوکاری ئازیزان و هەموو ئەو چین و توێژانەی کە پێویستیان بە دەستگای خێرخوازی بارزانانی هەیە یارمەتیان بدەین. ئێمە سوپاس دەکەین بۆ هیوای لە ئایندێکی نزیکی شادیسان و میوانداریتان بکەین سەبارەت بۆ ئەپلیکیشنە قسە بکەین کە چۆن خزمەت بە ئازیزان دەگەێنێت بەڵام ئەمانە هەمووی لەلایەکی دیکە ئەوە گرنگە کە تا ژمارەی ئازیزەکان زیاتر ئەبێت و داتاکان لەلای ئەوە دەرەخات کە ژمارەیان زیادی کردووە لەگەڵ خێزانەکانیان خزمەت گوزاریەکانی ئێوە هەر بەردەوامترە و ئینشەڵڵا هەر بەردەوامتریشە بێت دەمەوێت داتاکانیشمان پێ بڵێیت ئێستا داتاکان دەڵێن چی چەندێک ژمارەی ئازیزان و ئەبێ هاوژینەتان لەلایە من دەمەوێت لێرەشەوە پێشەوەی وەڵامی جەنابەت بدەمەوە ئێمە داوا لە خێرمەندان لە خێرخوازانی وڵاتی خۆمان دەکەین من دڵنیام خەڵکێکی زۆر هەیە خاوەن پێداویستی تایبەتە ئێمە ئازیزە بۆی بتوانین زیاتر بە هەمانجی لەگەڵ کۆمپانیەکان لەگەڵ خێرمەندانی کوردستان داوایان لێ دەکەم ئەگەر بە سپۆنسەریکردنی یەک مناڵیش بێن لە پرۆژەی ئازیزانی دەستگای خێرخوازی بارزانی بەژاری بکەن بۆ ئێمە بتوانین کەمێک لە ئازارەکانی مناڵانی ئازیز کەم بکەینەوە تەبەن من لێرە ئاماژە بە ئەو داتانە دەکەم کە ئێمە لە سەرەتایی دەستپێکی پرۆژەی ئازیزان لە ساڵی 2009 دەستی پێکردووە ژمارەی سپۆنسەرەکانی ناوخۆی کوردستان خۆشبەختانە تاکو ئێستا 205 سپۆنسەرمان هەبووە سپۆنسەر هەیە یەک مناڵی کەفالەت کردووە و سپۆنسەریشمان هەیە 1000 مناڵی کەفالەت کردەوە کە مانگانە بڕی $50 دەدا بە ئێمە لە ڕێگەی پرۆژەی مانگی تووری ئیماراتی تاکو ئێستا ژمارەی ئازیزانمان 12583 ئازیزە بڕی 49 ملیۆن و 93,071 دلاری ئەمریکی دابش کراوە لە پرۆژەی کوردستانمان 23 ملیۆن و 311,618 دلاری ئەمریکی دابش کراوە پرۆژەی کوێت و سعودیا 1 ملیۆن و 600,000 دلاری ئەمریکی کە تایبەت بوو بە مناڵانی شەڕی داعش ئێمە لە ساڵی 2017 پرۆژەیەمان جێبەجێ کردووە پرۆژەی پۆڵەندامان کە 48 ئازیزە 25,100 ئازیز 25,100 دلار دابش کراوە بەسەر 48 ئازیز خۆشبەختانە پرۆژەی دووەم ئێستا دوێنێ ئیمێلیان نردووە کە لیستی تازەیان بۆ نردوین وەزبەیەکی تری دابشکردنمان هەیە هۆی گشتی پارەی دابشکرا و لە ساڵی 2009
تاکو مانجی 6 2023 بریتی بۆ لە 74 ملیۆن و 29,789 دلاری ئەمریکی. من دڵنیام ئەو بڕەپارەیە کاریگەریەکی زۆر باشی لەسەر ژیانی مناڵەکان هەبووە بووە لەسەر ئابووری وڵاتمان هەبووە کە بۆتە هۆیەوەی کە بازاری کوردستانمان هەر لەگەڵمان بمێنەوە ڤیددیوەک بەیە کۆ دەبینن تایبەت بە دابشکردنی خەڵاتەکان و بە هاوکارکردنی ئەو کەسانێک کە دەستگای خێرخوازی بارزانانی دەستی هاوکاریان بۆ درێژ دەکات ئەم ڤیددیۆی دەبینین. پرۆژەی چاودێری ئازیزان تایبەتە بە هاوکاریکردنی ماگانەی منداڵانی بێباوک. ئەم پرۆژەیە سەرەتای کارەکانی بەپی ڕێکەوتنێکی هاوبەشی نێوان دەستگای خێرخوازی بارزانی و مانگی سووری ئیماراتی لە ساڵی 2009دا بە پلانێکی تۆکمە دەست پێکرا. بە ئامانجی زیاتر خزمەتکردنی منداڵانی بێباو لە هەرێمی کوردستان و فراوانکردنی پرۆژەکە بە پشتبەستن بە خێرخوازانی ناوخۆیی و لە ساڵی 2012 بە ئامادەبوونی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی بۆردی دامەزرێنەرانی دەستگای خێرخوازی بارزانی قۆناغی دووەمی پرۆژەی چاودێری ئازیزان کوردستان ڕاگەیەنرا. پرۆژەی چاودێری ئازیزان پشت بەو هاوکاریانە دەبەستێت کە لەلایەن مانگی سووری ئیماراتی و کۆمپانیەکانی کوردستان و بەخشەران پاڵپشتی دەکرێت. ئەم پرۆژەیە لە ساڵی 2009 تاوەکو ساڵی 2021 ژمارەی ئازیزان لە دەستگای خێرخوازی بارزانی 16,936 منداڵی ئازیز بووە. بابڕی 52 ملیۆن و 769,585 دلاری ئەمریکی سوودمەند بوو. منداڵانی ئازیزی سوودمەند لە ساڵی 2021 ژمارەیان 15,256 ئازیزن. بڕی ئەو پارەی دابەش دەکرێت 13 ملیۆن و 453,265 دلاری ئەمریکیە. بە بۆنەی جژنی ڕەمەزانی پیرۆز دەستگای خێرخوازی بارزانی و مانگی سووری ئیماراتی و بەخشەرانی کوردستان بڕی 13 ملیۆن و 453,264 دلاری ئەمریکی بەسەر 15,256 ئازیز دابەش دەکرێت. لەم ئینفۆگرافیکەدا قۆناغی دابشکردنی ساڵی 2021 هەردوو بەشی مانگی سووری ئیماراتی و کوردستان دەخەینە ڕۆ. هەولێر 4,361 ئازیز سوودمەند بوون با بڕی 3 ملیۆن و 910,984 دلاری ئەمریکی. دهۆک 3,694 ئازیز سوودمەند بوون با بڕی 3 ملیۆن و 574,516 دلاری ئەمریکی. سلێمانی 3,117 ئازیز سوودمەند بوون با بڕی 2 ملیۆن و 359,016 دلاری ئەمریکی. کەرکووک 1,832 ئازیز سوودمەند بوون با بڕی 1 ملیۆن و 574,252 دلاری ئەمریکی. گەرمیان 2,252 ئازیز سوودمەند بوون با بڕی 2 ملیۆن و 34,496 دلاری ئەمریکی. سایە و سێبەرتان هەمیشە بەردەوام بێت لەسەر ئەو ئازیزانە و هەروەها دایکەکانی ئەوان چونکە ئەوها خەندا خەنە سەر لێوانیان. با کۆتا پرسیار بەوە بێت بۆ جەنابەت کە ئێمە باسمان هەر لە ئازیزەکان کرد، بڕێکی کەم باسمان لە بێهاوژینان کرد، واتە دایکی ئەو منداڵانەی کە ئازیزن. ئەمێ بزانم ئەو خزمەتگوزارانەی کە بەوان پێشکەشەکرێت چین خۆی لە چیا بینێتەوە. زۆر سپاس پرسیارێکی جوانە. ئێمە لە ڕابردوو توانیمانەوە بەکردنەوەی کۆمەڵێک خۆل بە تایبەتی خۆلی خەیاتە بۆ دایکی ئازیزان لە چوارچەوەی پرۆژەیەکدا لە چوارچەوەی بە سپۆنسەری کۆمەڵێک کۆمپانیای ناوخۆی خولی خەیاتەمان بۆ دایکانە کردوەوە کە ئێمە بتوانین
یارمەتی دەرێک بین هەم لە چوارچەوەی خێزان بێنە دەرێ هەم ئەم داهاتەی کە بەدەستیش دێن پاڵپشتێک بێ بۆی بتوانن ژیانی خۆیان باشە بەڕێوە بەرن. هەروەکو باسم کرد لە ئەپلیکیشنی دووەمدا ئێمە لە گشت بوارەکاندا چۆن لە سەرەتادا دایکێک مناڵێک پەروەردە دەکات هەموو ئەو پێوەرانەی کە بە شێوەیەکی جوان بتوانین مناڵەکان پەروەردەکە ئێمە پێشکەشی دایکان و کەسوکاری ئازیزان دەکەین و دڵنیاشم ئێوە ئاکامی ئەم پرۆژەیەش دەبینن کە ئێمە چۆن دەتوانین خزمەتی ئازیزان و کەسوکاری ئازیزان دەکەین. دڵنیاین لەوە کە ئەنجامەکەی دەبێت. ئەحمەد بەڕێوەبەری پرۆژەی ئازیزان و بێهاوژینان زۆر سپاس بۆ تۆ بەم خزمەتێکەوە پێشکەش دەکەن ئەگەر چی تۆزێک من لە مانجی ڕەمەزان گلەیم لیان هەبوو لەوەی کە زۆر منیان گریان بە دیار ئەو بەرنامەی ڕۆژانە خانیەکان دەدا بە خەڵکە هەژارەکە بەڵام خۆز ئیشاڵڵا هەر گریانی خۆشی بێوانەی کە بە دیار ئەم کارە چاکانە دەگرین. زۆر سپاس بۆیەوە. زۆر سپاس بۆیەوە. زۆر سپاس. سەرێک لە ڕۆژهەڵات بدەین هەکار ئێمە زۆر شوێنماکرد با بچینە ڕۆژهەڵاتیش. خاوەن تۆمارگەیەک لە شاری پیرانشاری ڕۆژهەڵاتی کوردستان ماوەی 40 ساڵە کاسێتی دەنگی هونەرمەندانی میلی ناوچەی موکریان کۆ دەکاتەوە. زورار چیانە دەڵێت کە زیاتر لە 2000 کاسێتی بۆ خۆی تۆمار کردو هەموو شیانی وەکو ئەرشیف هەر پاراستووە. داواش دەکات دوای خۆشی تۆمارگاکەی وەکو ئەرشیفی هونەرمەندانی میلی بپارێزرێت. ینی ڕۆژهەڵاتی کوردستان تایبەتتر لە پارچەکانی دیکە لە هونەری میلی بەناوبانگترن و تۆمارگاشیان زیاترە. لە ماوەی 40 ساڵدا لەو دوکانە بچووکەتە ئەرچیڤێکی گەورەی کۆکردوتەوە. زورارچیانە هەر لە گەنجیەوە خولیای تۆمارکردنی دەنگی هونەرمەندانی موکریانی هەبووە و ئێستا زیاتر لە 2000 کاسێتی تۆمار کردووە. ئەوە 40 ساڵە من ئەو شغڵی دەکەم دەگەڵ ئەو نەوارفرۆشەی خەریکم زۆریشم عەلاقە بەو نەوارانە زۆرم بە پشتیوانێکانە جا ئەو زەرەکانە ئەمن دەگەڵ هەموو هونەرمەندێکی دانیشتوم هەموو هونەرمەندێک لە هەموو هونەرمەندێکی نەوار زەف کردووە لە هەموو شارەکان لە نەغەدەی لە شنۆیە لە مەهاباتێ لە بۆکانێ لە سەردەشتێ لە هەمووی نەوارن زەبت کردووە. تۆمارگەکەی زورارچیانە لە شاری پیرانشارە خۆی دەڵێ لەو 40 ساڵەدا گۆرانی سەرجەم هونەرمەندانی میلی موکریانی تۆمار کردووە و بەشێکیشیان هەلای ئەو دەست دەکەون. ئەگەرچی ئامرازەکانی تۆمار و گوێگرتن زۆر گۆڕاون بەڵام ئەو هەروەکو جاران بە شریت و کاسێت هەڵیان دەگرێت. هونەرمەندی گەورە قارمامەدی کاک سەید عەیسە دەشتی کاک دامی قادری کاک ڕەسوول نادری حەزی شارۆخ تایخەلیشمە تا زەبت کردووە لە مەهاباتێک کاک قاروان ئەو جارەکانە جا بڵم کێم زەبت نەکردووە هەموو هونەرمەندێک کەچی هەیە زەبت کراوە مستەفا شێوا و ئیسماعیل سەدەشتی ڕەحمەتی هەر زۆر بێم 700 نەواری ئیسماعیلم هەیە. هاوڕەکانی زورارچیانە دەڵێن خۆشەویستێکی زۆر و سەیری بۆ کاسێتەکان هەیە بە تایبەت ئەوانەی خۆی تۆماری کردوون و بە شێوەی جۆرا و جۆر لە ماڵ و لە تۆمارگەکەی دەیان پارێزێ. ماوەی 40 ساڵە ئەکسەری نەوارەکان ئەو زەبتی کردوونە لە حاڵی حاجیشدا لە نەوار فرۆشەکان وازانم هەر ئەو باقی ماوەتەوە و نەوارەکانی پاراستووە دەنگی هونەرمەندەکانی هەموو پاراستووە زۆریشی شانازی پێ دەکات و هەمنی شەر پێ خۆشحاڵمەوەی هەمیشە هاتو سۆشم لەگەڵی هەیە هەمیش خۆشحاڵم بۆ شتانی کا و ئەو کاری کردووە زۆرم پێخۆشە. خاوەنی تۆمارگەی چیانە دەڵێ ئێستا خاوەن نزیکەی 10,000 کاسێتە کە زیاتر لە 2000یان خۆی لە هونەرمەندان تۆماری کردووە و دەشڵێت دوای خۆشی دەیەوێ وەکو ئەرشیڤێکی هونەری هونەرمەندانی میلی موکریان بپارێزرێت. بەیانی 24 ئەمڕۆ بە کۆتا هات بە کۆمەڵێک پڕگە و بابەت و تەوەرەوە بە هیوام سوودی هەبێ بۆ هەموو لایەکتان ئەوەی جێگەی خۆشحاڵی ئێمە بوو ئەوە بوو کە گرنگترین تەوەرەکە هاوکاریکردنی دەستگای خێرخوازی بارزانی بوو بۆ ئازیزان و بێهاوژینان. هیوادارین هەمیشە بتوانین ئێرە وەکو سەکۆیەک لێ بکەین کە ئەوانەی دەیانەوێت کوردستان بە هەنگاوێکیش بەرەو پێش ببەن
بێن لێرە پرۆژەکانی خۆیان باس بکەن و لێرە ئەو هەنگاوە بنوێنن بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەر کوێکن لەش ساغ و تەندروست بن و ماڵتانەوە خواتان لەگەڵ کاتەش خۆش.